بەنایخوای گەورە و میهرەبانم کاتتان باش قوتابیان و خۆشەویست لە بابەتێکی نوێ لە بابەتی کۆمەڵایەتی لە بەشی هاونیشتیمانی بوون بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە لە دەرسی ئەو ڕووکەماندا دێین چ دەکەین دێین باسی یارمەتیدانی پیر و پەککەوتە و هەروەها خاوەن پێداویستیە تایبەتەکان دەکەین. قوتابیانی خۆشەویست هەر مرۆڤێک کاتێکە لەدایک دەبێت هیچ مرۆڤێک لە مرۆڤێکی تر ناچێ واتە هەر مرۆڤێک بە شێوەیەک خوای گەورە خەڵقی کردووە و دروستی کردووە بۆیە پێویستە هەموومان ڕێز لە یەکتر بگرین و هەموومان بە یەک چاوسەیری یەکتر بکەین. مرۆڤ کە تەمەنی گەورە دەبێت قوتابیان توانای چی دەبێت توانای کارکردنی کەم دەبێت و پیر دەبێت. هەموو مرۆڤێک ڕۆژێک لە ڕۆژان بەتوانا بووە کەسانێکی زۆری پەروەردە کردووە بەڵام کە تەمەنی بەسەر چووە لەسەر ئەم شەنگ و توانایی نامێنێت و پێویستی بە یارمەتی و دڵنەوایی هەیە. ئێمەی منداڵان کە کوڕ و کچ نەوەی ئەوانین نابێ چ بکەین نابێت دڵیان بشکێنین و هەڵسوکەوتی ناشرینیان بەرامبەر بکەین واتە نابێت قسەی ناخۆشیان پێ برێین لەوانەیە زۆر بەمان لە ماڵەوە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵمان بژی یانیش پیر و پەککەوتە لە ماڵەوە لەگەڵمان بژی بۆیە لەسەر ئێمە پێویستە نابێت دڵیان بشکێنین پێویستە هەڵسوکەوتمان جوان بێ لەگەڵیان و نابێت هەڵسوکەوتی ناشرینیان بەرامبەر بکەین واتە بێزاریان لێ بکەین یانیش هەستیان بریندار بکەین بەوەی کە ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی نیە یان کەسێکی نابینا یان کەسێکە گوێی گرانە خاوەن پێداویستی تایبەتە ئێمە پێویستە ڕێزیان لێ بگرین و نابێ ڕەفتار و هەڵسوکەوتی ناشرین بەرامبەریان بکەین و پێویستە داواکاریەکانیشیان جێبەجێ بکەین. هەرچیان ویست زوو بێ دواخستن بۆیان ئامادە بکەین و کە ئەمەش کارێکی مرۆڤانەیە لەلایەک و لەلایەکی تریشەوە ئێمەش لەوانەیە دوای چەند ساڵێکی تر وەکو ئەوانمان لێ بێت و ئێمەش پێویستمان بە یارمەتیدان و هاوکاری کەسێک دەبێت. پەککەوتەش وەکو نابینە بێدەست و قاچ یان هەر ئەندامێکی جەستەت لەدەستدا بێت مافیان لەسەرمانەوە هەیە و وەکو مرۆڤ دەبێت چ بکەین دەبێت یارمەتیان بدەین. کاتێ نابینایەکمان بینی دەیەوێت لە شەقامێک بپەڕێتەوە قوتابیان دەبێت زوو بگەینە لای و دەستی بگرین و لە شەقامەکانیش بیپەڕینەوە. قوتابیانی خۆشەویست هەر کەسێک کە پەککەوتە بوو یان خاوەن پێداویستی تایبەت بوو ئێمە نابێ بە چاوێکی کەم سەیری بکەین واتە پەککەوتەی نەنگی نییە بەڵکو چییە جوانی مرۆڤ لە مێشک و هەڵسوکەوتیدایە واتە لە جەستەیدا نییە لەوانەیە جەستەی چ بیت لەوانەیە جەستەی گوێی گرانە یان چاوی نابینێت یان کەسێکە بە تەمەندا چووە کە ڕۆژێک لە ڕۆژان خزمەتێکی زۆری مرۆڤایەتی کردووە ئێمە نابێ بە چاوێکی کەم سەیری بکەین بەڵکو دەبێت بەو شێوەیە سەیری بکەین کە ڕۆژێک لە ڕۆژان ئەویش مێشک و هەڵسوکەوتی چ بووە وەکو ئێمە لە تەمەنی گەنجیدا خزمەتی زۆری کردووە بە چ بە تاکەکانی کۆمەڵگە کەواتە پەککەوتەی نەنگی نییە جوانی مرۆڤ لە مێشک و لە هەڵسوکەوتەکانیدایە. قوتابیان ئەگەر جارێک کارێکت کرد بە یارمەتی پەککەوتەیەک یان نابینایەکت دابێت بۆ هاوڕێکانتی بجێڕۆ لە ڕێگەی ڤیدیۆیەک بۆم دروست بکەن و لە گروپەکەتان بینێرن بۆ ئەوەی هاوڕێکانیش لە تۆوە چاو لە تۆ بکەن و وەفێر بن لە تۆوە کە یارمەتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت یانیش کەسی پیر و بەتەمەن بدەن. سوپاس بۆ جێگرتنتان هیوادارم کە سوودی هەبێت بۆتان.